کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە تۆ خوشحاڵم بۆ جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامێکی تری دیالۆگدا. ئازیزان، باسی بارودۆخی عێراق بە تایبەت لە ئێستادا کە پرسی سەرۆکۆماری هاتۆتە ئاراوە باسێکی زۆر گرنگە. دەوری هێزە سیاسیەکان چییە؟ وڵاتانی دراوسێ لە بابەتەوە چ دەورێکیان هەیە؟ بۆ پرسی سەرۆکۆماری بووە بە گرەیەکی پووشکە و لە بینی هێزە سیاسیەکانی بە تایبەت هەرێمی کوردستانە هەل نەبووە. هەر بەم بۆنەوە داوامان کردووە لە کاک ئەنوەر حوسێن ناسراو بە بازگەر ڕۆژنامە نووس کە بەشداری ئەم بەرنامەیە بکات. کاک ئەنوەر گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس کاک، زۆر سپاس. کاک ئەنوەر، پێم خۆشە لە بیدایەتەوە باسی وەزعیەتی سیاسی ئێستای عێراق بکەی بە کورتی، جا دوای دینە سەر پرسیارەکانی تر. زۆر سپاس. لە ڕاستیە دوای پرۆسەی هەڵبژاردننی 2021 لە عێراق زۆر چاودێران پێیانوا بوو کە ئەو هەڵبژاردنە جۆرێکی تر بارودۆخی عێراق باش بکات کەچی ڕێک بە پێچەوانەوە و نەخشەی سیاسی لە عێراقی گۆڕی و شوێن و پێگە و مۆقعەتی هێزە سیاسیەکانی ئاڵوگۆڕێک پێکرد کە چاوەڕوان نەکراو بوو. بەواتایەکتر بەشێکی زۆر لە هێزە سونیەکان امکاناتێکی گەورەیان پێدرا و دەنگی زۆریان هێنا کە لە دوای ڕوخانی ڕژەمی باسەوە لە 2023ەوە هەرگیز ئەم چانسە باشیان بە خۆیانەوە نەبینی بوو و لە هەمان کاتە ناوماڵی شیعی شەق کرد، چێ ڕەوتی سەدر پاڵیدایە پاڵ وڵاتانی کەنداوی فارس، وڵاتانی عەرەبی و هەم ناوماڵی شیعی پەرد کرد و تا ڕادەیەک دەنگەکانی سەدری چاڕوان نەکرا بوو و خاڵی سێمیشەوە بوو کە هاوپەیمانێتێکی سیر پێکات لە نێوان پارتی دیموکراتی کوردستان وەکو کورد و سەدر وەکو شیعە و حەلبورسی و خەمیس خەنجەر وەکو پێکاتەی ئەکسەریەتی سوننە و ئەمە خاڵێکیانەوەیە کە زۆر چاوەڕوان نەکراو بوو چ ئەم هێزانی کە ئەم دەنگیان هێنا و چ ئەم پێک هاتەی کە چونە ناوم ئێتیلافەوە ئەکسەریەتی کورسیەکانی پەرلەمانی عێراقیان بۆ خۆیان بردووە. ئەمە یەک لە لایەکی ترەوە ئەمە بەو مانایە کە وڵاتانی عەربی بە تایبەتی کە ئاژێنداکە لە ئیماراتەوە داڕێژرێەوە عەرەبستانی سعودی و تورکیا تایە بەشدارن بە ئەماشەوە جەمسەرەکەی ئەملاکە جەمسەری کۆماری ئیسلامی ئێرانە پاشیانی شوێن و پێگە و هەژمونەکەی پاشەکشەی کردووە و دۆستەکانی دەنگەکانی کەمیان کردووە. هەر بۆیە لە دوای هەڵبژاردنەکەەوە بەشێکی زۆر لە هێزە سیاسی شیعەکان وتیان ئەو هەڵبژاردنە تەندروست نییە. خۆ لە ڕاستیشەوا بوو ئەو هەڵبژاردنە وەکو دەرکەوت کە ئاجێنداکە لە ئیماراتەوە دانرا و دەستکاری دەرەنکان کراوە لە حاڵدا خۆی کۆی پرۆسی هەڵبژاردن لە عێراقا پرۆسەیەکی تەندروست نەبووە هیچ کات. بەڵام ئەم جارەیان بە جۆرێک ئاڕاستەکرا کە سونیەکان کە پەرایەز خرابوون بێنە پێشەوە و ناوماڵی شیعە کرد کرێ بە شکلێک کە موقتەدا سەدر ئەکسەریەتی دەنگەکان بێنێ. لە حاڵدا هەموو ئەوانە هەم بە تایبەتی هێزە شیعەکان کە خۆیان بە خاوەنی عێراقی دوای سەدام حوسێن نەزانن نیگەرانی زۆری لێکەوتەوە و کێشە و گرفتی زۆریان خوڵقان و هەتاگا بە ئێستا ئەمە درێژەی و هەربینیت لە جەلسەی یەکەمی پێکهاتنی سەرۆکایەتی پەرلەمان کە دەنگدرا بە سەرۆکی پەرلەمان و بە دووجێگرەکەی کێشە و گرفت دروست بوو لەسەرەوەی کەەوە قانونیە ناقانونیە، دوایی دادگای فیدرالی سلمان دیکەوە قانونیە. ئێستا جارێکی تر لەسەر پۆستی سەرۆکۆمار لەبینی بەڕێز بەرەم ساڵح هوشیار زێباری مەسەن گرفت هەیە لەسەرەوەی ئایا کاندیدکردنی هوشیار زێباری قانونی یا قانونی نییە بە حکمەوەی پێشتر تانە لێدراوە و بانکراوە و کەیسی هەبووە لە حکومەتی پێشووی عێراقا. خاڵی سێمیشەوەیە کە ئێستا ئەمڕۆ دادگای فیدرالی جوابی بەڕێز بەرەم ساڵحی داوەتەوە کە ئەو هەڵبژاردنانەی کە حوتی فێبریۆی لە ناو پەرلەمان ناکرێت پێویستی بەوەیە دوو لە سەرسەی دەنگەکان دوو لە سەرسەی پەرلەمانتاران ئامادە بن، یعنی نزیکەی
218 دەنگ 220 دەنگ ئامادە بن بۆی نیسابی قانونی تاوکە کە پێم وایە ئەمەش گرفتی شکە دروستەکە ڕەنگە ئەگەر شیعەکان یا با بڵێم جەمسەری ئێرانی لەگەڵ جەمسەری ئیماراتی و سنی نەگەنە نەتیجە ڕەنگە یەکەم نیسابی قانونی تاوا نەکرێ بۆ نەسنە ناو هۆڵی پەرلەمانەوە و ڕەنگە لەسەر کاندیدەکانی سەرۆکۆمار دیسان کێشە دروست بێ و بە تایبەتی کە بەشێکی ئەم خلافە یا ئەم کێشانە هۆکاری ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستانیش کاندیداتۆری خۆی ناوەتە پێشەوە کە لە کاتێکا لە دوای ڕوخانی باسەوە پۆستدا دینە سەر وردەکارەکانی کاک ئەنوەر پێم خۆشە من پرسیارەکەم زیاتر لەسەر بارودۆخی سیاسی سێ عێراق بوو ئێمە لە چ ظروفێکی سیاسیە خەریکی نەچین بەرەوپیری هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەمە وەزیەتی سیاسی ئێستا چۆنە تەمان ئەمریکا بەشێکی زۆر لە هێزەکانی کشاندووەتەوە ئایا ئەمریکا هێشتا هەر قسەی یەکەم ئەمریکاییکە یا هێزی تر هەیە خەریکە دەستێوەرەدا لە بارودۆخی عێراق لە ڕاستیە کاک ئەگەر بڵێم لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە لە ئاسمان قسەی یەکەم ئەمریکا کردوێتی لەسەر ئەرز قسەی یەکەم کۆماری ئیسلامی ئێران کردوێتی بەواتەیەکتر هێشتا ئاسمانی عێراق بەدەست ئەمریکیەکانەوەیە و زەوی عێراق بەدەست کۆماری ئیسلامی ئێرانەوەی بەواتەیەکتر ئەم دوانە ململانیان بۆ لە ئاسمان و ئەرز لەسەر کێشە سیاسیەکان لە عێراقا بەڵام من پێم وایە تا ئەم هەڵبژارنەی پێشوو کۆماری ئیسلامی ئێران دەوروونەخشی گەورەی هەبووە لە عێراق هەژمونی گەورەی هەبووە جگەلەوەی کە خۆی هەژمونی سیاسی گەورەی هەبووە و واقعەتی کشەوەیە کە لە 1965 عێراق شیعەیە و سونیەکان تا ڕادەیەکی زۆر پەرایەز خرابن و هەموو ئەم پەرایەزخستنی سونیەکان وای کرد لە وڵاتانی عەرەبی بێنە سەرخەت بۆی کە سونی بێنەوە پێشەوە بۆ هاوپەیمانی تو ڕێکوتنانە بکەن بەڵام لە ڕاستی ئەمریکا وەکو جەنابتر یەکەم پاشەکشەی زۆریان کردووە لە زۆر بنکە دووهەم ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا بە جۆرێکتر لێرە تەفسیرەکرێت کە لێرە ڕووبدا چونکە جگەلەوەی کە بە نەزەری من ئەمریکا لە بەشێکی زۆری خۆرهڵاتی ناوەڕاست پاشەکشەی کردووە و هەر جم و جۆڵێکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چ پاشەکشە بکە چ پێشڕەوی بکە دەوروونەخشی تەسیری زۆرە لەسەر هەر وڵاتێک وە ئەمە لە عێراقیش ڕەنگدانەوەی هەبووە بەڵام پێم وایە ئەمریکیەکان هەم بۆ خۆیان وەکوتم لە بەشێکی زۆری ئەو ناوچە نفوزانێکی هەبوو پاشەکشیان کردووە و لە هەمان کاتیشان نیگەران بوون لە بارودۆخی عێراقیان پێ کۆنتڕۆڵ نەکرا جگەلەوەی کە سەربازگەلێکی زۆریان کوژراوە و جگەلەوەی نایانتوانی دیموکراسی لە عێراق تەخێ بکەن و جێی خەن و نایانتوانی هێزەکان بکەن بە لایەنگیری خۆیان و نایانتوانی پاشەکشە بە نفوزی کۆماری ئیسلامی ئێران بکەن بەسەرەوەمانەوە بە نەزەری من ئەمریکا دەور و نەخشەکەی کاڵبووەتەوە بۆی ئەو دەور و نەخشە بە نەزەری من داوێتی بە وڵاتانی عەرەبی و داوێتی بە وڵاتانی ئیمارات و عەرەبستانی سعودی و تا ڕادەیەکیش تورکیا ئێستا ئەم دەور و نەخشی ئەمریکا لە عێراقا بەڕێوە بن بە نەزەری من بارودۆخی سیاسی عێراق باش نییە و تەسەوریش ناکرێ باش بێ و جگەلەوەی کە لە ڕابردوویە مەشاهدی ئەوەی ململانی نێوان شیعە و سونە ململانی نێوان کورد و عەرەب بەردەوامی هەیە و لە هەمان کاتە ئەتوانم بڵێم هیچ ئاماژەیەک نییە بۆی کە هەڵبژاردننی سەرۆکۆماریش تەواو بێ سەرۆک وەزیرانیش بۆ خۆی گرفتێکی ترە بەڵام هەر ئەم کێشە و گرفتانەی عێراق کۆتایی نایە جگەلەوەی کە ململانەی بەردەوامی ئەمریکا و ئێران لە عێراقەیە و لە هەمان کاتان هێزە سیاسیانەی عێراق خەریکان ئینتیمان هەیە بۆ دەوڵەتێک و ئەجەنداکان لە دەرەوە داڕژ لە دیقەت بە لە چەند ڕۆژی ڕابردوودا جگەلەوەی کە ئەمریکەکان بەردەوام لە عێراقا هەن لەسەر خەتە ئینگلیزەکان و بە نەزەری من تورکیا ئێران عەربستانی سعودی ئیمارات هەموو ئەمانە خەتەکانیان گەرم کردوێتەوە لەگەڵ ئەم هێزانە بۆی هەر یەکە بۆ خۆی نفوزی بچێتە پێش و بتوانێت دەور و نەخشی زۆرتری هەبێت هیوادارم من دەنگم ببێ نازانم دەنگم لەلای ئێوە هەیە یا نا زۆر باشە بەڵام من کێشەیەکی کامێرام هەیە هیوادارم دەنگەکەم بێ مەسەلەکە ئەوانەی وایە و ئیشارەتان پێکرد تەبعەن وایە بەڵام ئێستا هێزی وڵاتانی ناوچە تەبعەن وەکو تورکیە و عەربستانی سەعودی و ئەماراتوانە وا دیارە ئەوان لە ڕێگەی ئەمریکا لە ڕێگەی ئەوانەوە بە تایبەت لە ڕێگەی عەربستانی سەعودیەوە دەور ببینێ وان نیە
بەڵام منیش وامون دقیقاً وامون ڕەنگە جێل لە قسەکانم نەبوو بێت پێم وایە ئەو دۆر و نەخشە دراوە بە ئیمارات بۆ معلوماتی جەنابەت هەم ئەو ڕووداوانەی کە لە خوێران لە 2 هەفتەی ڕابردوو لە حەسەکە ڕوویداوە ئەجێنداکەی لە ئیماراتەوە داڕژراوە و هەم ئەو بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی 2021 لە عێراقا ئەجێنداکەی لەوێ داڕژراوە و ئەم بارودۆخی ئێستا لە عێراق بێکاتەوە لەسەر پرسی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران دیسان ئەجێنداکەی لە ئیماراتەوە بەڕێوە برێت و بەڕێی منەوەیە کە ڕۆڵەکە زۆرتر دراوە بە ئیمارات تا عەرەبستانی سەعودی بەڵام لە هەر حاڵدا ئەوانە گروپێکی سونین جەمسەرێکی سونین بەڵام دەور و نەخشی ئەوان لەوەیە بە پێچەوانەی کۆماری ئیسلامی ئێران دەور و نەخشی ئەم جارەی وڵاتانی عەرەبی ئەوەیە کە نەک بە تەنیا سونیەکانیان تەقویە کردو بەهێزیان کردوون لە دوو جەمسەری لیستی حەلبوسی و خەمیس خەنجەر نزیکەی 64 تا 68 کورسیان بۆ کۆکردوونەوە کە ئەمە زۆر زۆرە بۆ سونیەکان و لە هەمان کاتاتوانیویانە گەورەترین کوتلەی شیعی کە ڕۆتی سەدرە بێن بکەن بە هاوپەیمانی خۆیان وەزایدەن گەورەترین کوتلەی کوردیش کە پارتی دیموکراتی کوردستانە یعنی نەخشەکان بە جۆرێک تێکداوە کە بەشێکی زۆری هەژمونەکان لە دەست کۆماری ئیسلامی ئێران دەهێناوە بە نظری من ئەماگەر ئەمریکای لە پشتۆنە بێ ڕەنگاوان نەتوانن ئەو نەخشە گەورە بژیان بەڵام قسەکەوەیە ئایا ئەم بەرنامەی کە لە ئیماراتەوە دادرێ یان باب لە وڵاتانی عەرەبی ئەجێندا ڕێژیەکەن ئایا کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی دەستی لێ هەڵەگرێ بە نظری من دەستی لێ ناگرێت و هاتنی چەند ڕۆژی ڕابردووی ئیسماعیل قانی بۆ عێراق و بۆ هەولێر ئاماژەیە بۆی کە پەیامی داوە کە ئەوان لە هەر حاڵدا دژی هەر هێزولایانێکن کە بەرژەوەندەکانی ئەوان بخاتە مەترسیەوە و ئەوان هەرگیز دەست لە پشتیوانی لە هێزە هاوپەیمانەکانیان و بەتایبەتی لە شیعەکان هەڵناگرن و لە بەرامبەر ئەمە چەند تەرحێکیان داوە کە ئەمانە بکرێ و ئەوانەی کە ئەوان بە دۆستی خۆیان نەزانن لەو هاوپەیمانێتی بێنە دەرەوە و ڕێگر نەبن لە بەردەم پرسی سەرۆک کۆمار و پرسی سەرۆک وەزیران و پشتیوانی لە یعنی لانی کەم هاوپەیمانی و تەنسیق کە لەوان بەشێک زۆر لە هێزە شیعەکانی دۆستی ئێران پێکاتوە بەشدارن لەو حکومەتەیە بێگومان ئەگەر ئەم ئەجێندایی کە قاعانی پێشکەشی کردووە جێبەجێ نەکرێ بێگومان ئەو حکومەتەی داهاتوو ناتوانێت 6 مانگ درێژە بکێشێ بۆیە قسەکەوەیە کە بە نەتیجە پێم وایە ئەبێ ئیمارات و تاران یا با بڵێم واشنگتۆن و تاران ئەبێ بە نەتیجە لەسەر ئەجێندایەک ڕێکەون کە بەرژەوەندەکانی هەردووکیانی تیا پارێزراو بێت. بەڵێ لەم بەینا مەسلەی کورد زۆر دەوری بووە ینی ئەو هەڵبژاردانەوە کرا پارتی دموکراتی کوردستان ڕێژەی ئەوانەی وا ڕێیاندا بوو بە پارتی دموکراتی کوردستان لەسەرەوە بوو و پارتی دموکرات پێی وایە بەپێی ئەوەی کە لەو بابەتەوە ئەوان لە مەجلیس نوێنەریان زۆرتر هەیە پرسی سەرۆکۆماریش هەردیسان ئەوان دیاریەکەن چێ بە سەرۆکۆمار تەمان بەشی کووردە بەڵام ئەوەی کە پێشتر ئەو تەوافقەوە لە بینی تەوافقی استراتیژیەوە لە بینی یەکێتی و پارتیا بووە ئەوە تەبعاً هەڵەوەشێتەوە بۆ جۆرەوە ئەوان باسیەکەن و هەر دەوری پێشووی سەرۆکۆماریشە گەرەوە لە بیرتان بێ دکتۆر فواد حوسێن خۆی دیاری کرد بەڵام لە هەڵبژاردنەکە دەرنەچوو و ئەوە بوو کە دکتۆر ئەوە دەرچوو کە یەکێتی نیشتمانی توانی نوێنەری خۆی وەکو سەرۆکۆمار دابنێت مەبەست ئەوەیە کە ئەم جارە ئایا کێشەکە چییە ئەم تەوافقە ئایا پارتی دموکراتی کوردستان تەوافقی لەگەڵ سەدر پێ بەلاوە زۆر گرنگترە یاکو ئەوەی کە لەگەڵ لە ناو ساحەی کووردا ئەبێ یەکڕێزی کورد ڕابگیرێ بۆ کارەکەی چییە تەبعاً ئێوە توانن لەلایەن خۆتانەوە باسی بکەن بەڵام چۆنە پارتی هاتوۆتە سەر ئەو بڕیارە لە ڕاستیە کاک مەحیە بۆ معلوماتی جەنابێت من نەزەرم وایە کە ئەو نزیکبوونەوەیە چونکە ئێستا پێم وایە ئەوە نەبووە هاوپەیمانی ئەی ناوێکی نییە مەسەلەن ڕۆتی سەدر و پارتی دیموکراتی کوردستان و حەلبوسی لەژێر ناونیشانێک نەبوونە هاوپەیمانێتێک نەبوونە فراکسیۆنێک تا ئێستا لە ناو پەرلەمان بەڵام ئەو نزیکبوونەوەی بە نەزەری من
ئەکرێ بڵێم 6 مانگ ساڵێک پێش هەڵبژاردنەکانی 2021 بەڕێوە چوە وەکوتم ئەجەندایەکی عەرەبیە و سەرکەوتوش بوون لەوەی کە بتوانن بەهێزترین هێزەکانی ناو گۆڕەپانی سیاسی عێراق لە ناو پرۆسی سیاسی لە هەڵبژاردنەکانی 2021 کۆ بکەنەوە چه پارتی دیموکراتی کوردستان بە 31 کورسیەوە و چه ڕەوتی سەدر بە 73 کورسیەوە و چه هاوپەیمانی تەقەدومی حەلبوسی و خەمیس خەنجەر بە 64 کورسیەوە و ئیزافی کورسەکانی تریان کە نزیکە بێتەوە لە 180 تا 200 کورسی و ئەمە لە ڕووی ئەگەر لە ڕووی هێزی سیاسی و حساب بکەی بەڵێ ئەمە هێزە سیاسیەکانی سێپێکاتە سەرەکیەکەی عێراقن کورد و شیعە و سوننە و ئەگەر لە ڕووی کورسی پەرلەمانی و حسابیکەی ئەمە سێ هێزە ئەساسیەکەن کە ئەتوانن زۆرترین نفوزی ناو پەرلەمانیان هەیە ئەمە وە لە ناو هەر کام لەم پێکاتانەش ئەمانە یەکەمین هێزی پارچەکانی خۆیانن یعنی پارتی دیموکراتی کوردستان ئەکسەریەتی کوردستانە ڕەوتی سەدر ئەکسەریەتی شیعەیە و حەلبوسی و خەنجەر ئەکسەریەتی سوننیەکانن ئەمە هەمووی ڕاستە بەڵام قسەکەی پارتی دیموکراتی کوردستان بە نەزەری منەوەیە کە ئێستا تووشی گرفتێک بووە یەکیانەوەیە کە چۆن کۆماری ئیسلامی ئێران ڕازیەکە بەوەی کە چونکە کۆماری ئیسلامی ئێران لە بیدایەتی ئەم کێشانەوە ڕوئیایەکی هەبوو نەزەرێکی هەبوو کە داوای کرد لە سەرکردایەتی سیاسی کوردیان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئێوە مەبنە تەرەف لە کێشەی نێوان شیعە ئێوە تەرەفداری هیچ لایەک مەکەن ئێوە بەسەر بەخۆ بنێنەوە بەڵام کاتێکە پارتی دیموکراتی کوردستان چ ئەو هاوپەیمانێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش نیگەران بوو و چونکە ئیتفاقێکی پێشوەختەی کوردی نەبوو خاڵی یەکەم خاڵی دووهەمیشی کار محێ پارتی دیموکراتی کوردستان کە باز لە ئەوە کە ئەکسەریەتی دەنگەکانی کوردستانیەنەوە ئەمە ڕاستە بەڵام دوو خاڵ هەیە لێرە یەکێکیانەوەیە کە پۆستی سەرۆک کۆمار لە عێراقدا یەکسانە بە پۆستی سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستان کە پێشتر اتفاقی لەسەر کراوە بڕیاری لەسەردراوە ئەمە خاڵێکیان خاڵی دووەمیشەوەیە کە سەرۆک کۆمار بڕاوەتەوە کە ئیستحقاقی کوردە و لە بەرەوەی سەرۆکی هەرێم بۆ پارتی دیموکراتی کوردستانە سەرۆک کۆمار ئۆتۆماتیکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکە باسی دەنگ و ڕێژەی دەنگدان و کورسیش دێتە پێشەوە هیچ پەیوەندێکی نییە بە پۆستی سەرۆک کۆمار چکە پۆستەکان لە عێراقا پۆستی سەرۆکی پەرلەمان پۆستی سەرۆک وەزیران و سەرۆکی کۆمار لە نێوان سێپێک هاتەی تایفی و مەزهەبی نێوان شیعە و سوننە و کورددا بەش کراوە خۆ ئەگە قسەکە لەسەر دەنگدان ڕێژەی دەنگ بێ خۆ مستەفا کازمی کە لە 2 ساڵی ڕابردوو سەرۆک وەزیران و ئێستاش گوایە چانسی هەیە بێتەوە سەرۆک وەزیران خۆ یەک کورسی پەرلەمانی نییە خۆ هیچ هێزێکی سیاسی لەگەڵ نییە خۆ هیچ حیزبێکی نییە قسەکە لەسەرەوە نییە پەیوەندی نییە بە کورسیەوە پەیوەندی هەیە بۆ تەوافقە لە نێوان ئەم سێ پێکاتەیە کراوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە نیگەران بووە کە پارتی دیموکراتی کوردستان ینی ئەم تەوافقە کوردی بەجێهێشتووە و لە هەمان کاتا پێداگری لەسەرەوەکە و لە بەیاننامەی دوایین بەیاننامەی ڕاگەاندراوی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هاتووە ئەوان بۆیان ساغ بۆتەوە کە بە ڕێزبارزانی بە تەنها کێشەکەی لەسەر لەگەڵ بەرهەم ساڵح نەبووە بەڵکو ئەگەر ئەوانش بکشێتەوە ئەمان کاندیدی خۆیان ناچاندەوە بەڵام ئێستا ئێستا هاوکێشەکە چۆنە ئێستا لە دوای سەردانی قانی بۆ هەولێر و بەغدا و لە دوای تونبوونەوەی ململانەکان پێچێ ینی یەکێکە لە احتیمالەکان کە ڕەنگە هەردوو حیزب یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکانیان بکێشنەوە بۆ دەلیلی کە لە 7 مانگ وەکوتم ئەبێ پەرلەمانی عێراق لە کۆی 329 ئەندام ئەبێ دوو لە سەرسی ئەندامەکانی کە نزیکە 220 کەسەکە ئامادە بن و بەبێ ئەمە ناتوانن پرۆسەی دەنگدان بەڕێوە بچێت و هیچ کام لەم هێزانە بە ئیتیلافە بەهێزەکەی بارزانی و سەدر و حەلبوسیش ناتوانن ئەم کورسیانە کۆ بکەنەوە و ئەم ئیتیلافەی تریش ئەمەی تریش کە ناویندراوە تەنسیق هێزە شیعەکانی ئەوانیش ناتوانن ئەمە کۆ بکەنەوە بۆیە لێرە گرفت دروستە بێت بۆیە بەنظری من یەکێ لە احتیمالەکانەوەی هەردوو لا کاندیدەکانیان بچێشنەوە چ پارتی دیموکراتی کوردستان چ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەم بارەیەوە کاندیدێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان تەرحیکا بۆی کە ڕەزامەندی پارتی دیموکراتی کوردستانیشی لەسەر بێ مەسەلەن یان ئەوەی کە کاندیدێکی تر بێ کە ئەم کێشەیە بەلادا بخا و ئێمە لەگەڵەوەش کە نیگەرانی ینی مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی دوێزی ئەساسی کاریگەری سلبیانە بێ لەسەر بارودۆخی کوردستانیش کاتێک کە تەوافق و هاوپەیمانەتیەکان تێکچێت
بۆیە هیوادارم بیر لە ئەڵتەرناتیڤێک بکەنەوە کە ینی لانی کەم ئەگەر هەرکامیان لە بەرەیەکە لە جەمسەرێکە بەرژەوەندیەکانی خۆی پارێزێ بەڵام خاڵێکی هاوبەش لەبەر چاو بە نظر اعتیبار بکەن کە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بە نظری من شیعەکان یا سوننەکان تێڕوانی جیاوازیان نییە بۆ کورد ئێمە چ ڕابردوو تەجربەمان کردووە سوننیەکان هەڵوێستیان چی بووە ولا چەند ساڵی ڕابردووشا لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تەجربەی شیعەکانیشمان کردووە مالکی عەبادی عەلاوی هەموو هەڵوێستێکی پۆزتیڤیان نەبووە بەرامبەر بە پرسی کورد بۆیە بە نظری من ئەم ئینشقاقیان ئەم بارودۆخی کە لە ناو ئیتلافی کوردیا ڕوویداوە ینی تەسیری خراپیە بێ لەسەر هەرێمی کوردستان لە داهاتووە و ڕەنگە هەر ئەوە ئەجێندایەک بێ کە وڵاتانی دەوروبەریش پێی خۆشحاڵن بۆیە بە نظری من پۆستی سەرۆکۆمان نەبێ بە ینی پچڕانی پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی پاش دیموکراتی کوردستان باشە ئەو ئینشقاقە بۆ ڕووی داوە ئەوەی وا دیارە لە ماوەی تقریباً 6 مانگی ڕابردووە بگرە زیاتریش لە ناو یەکێتی نیشتیمانی بۆ خۆی تووشی قەیرانێکی ڕێبەرایەتی بوو لە بیدایەتەوە هاوسەرۆکی بوو دوای هاوسەرۆکەکانی لابردرا بوو بە هەر یەک سەرۆکە بەڕێز بابڵ تاالبانیە ئەم کێشەی ناو یەکێتیە چنێ دەوری بووە لەسەر ئەوەی کە هاوسەنگی هێز بە قازانجی پارتی دموکرات دەربچێت و لە لایەکی کەیشەوە هێزە شیعەکانیش ئەو وەزیەتە بقۆزنەوە بە تایبەت سەدر کە لەیرۆ بێ گوشارێکی زیاتر بۆ یەکێتی نیشتیمانی بێرێت چونکی پرسەکە هەر لەسەر مەسەلەی سەرۆکۆمار نییە ئەو ناوچەوانەی وە زیاتر جێگەی پرسە بە تایبەت کەرکووک و بڕێک لە ناوچەکانی تر لە شوێنەکانی تر ئەوانە زیاتر هێزی یەکێتی نیشتیمانی تێدا بووە لەوێ دەستی باڵای بووە چەنە ئەمانە تەسیری هەیە لەسەر وەزیەتە وایسە لە هەرێمی کوردستان هاتووە لە داهاتووی هەرێمی کوردستاندا وەڵا لە ڕاستیە هەمیان کەم و زۆر تەسیریان هەیە بەڵام بە نەزەری منەوە کێشانەی کە لە دوای هەشتی تەموزی پارساڵەوە لە ناوی یەکێتی نیشتیمانی ڕوویدا دەرەنجامی هەڵبژاردنەکان پێوتین کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشەی نەکردووە و دەنگەکانی لانی کەم پارێزگاری لە کورسیەکانی خۆی کردووە بەڵام بێگومان ڕووداوێکی ناخۆش بووە بۆ لانی کەم بۆ خەڵکی کوردستان و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەوە ئێستا ئەوە بە شوێنی خۆی و بە نەزەری منەوەیە کە هەموو هێزە سیاسیەکانی عێراق وازان کە یەکێتیش بەقەدەر حەزمی خۆی دەور و نەخشی هەیە لە عێراقەوە بە تایبەتی ئەمە حیزبی بەڕێز مام جەلال بووە و هێشتا ئەوان ئەو تێڕوانینە بەرزە نرخێنیان ئەو تێڕوانیان لا گرنگە و بەرزەی نرخێنن بەڵام قسەکەوەیە کە بە نەزەری من کار هەیە یەکەم ئەم ڕۆڵبیرینانە تەبیعیە بە شەرتێکا لە مەسەلە جەوهەریەکە نەکات کە مەسەلەی پرسی کووردە ئەگەر نا خۆ بە تەنیا مەسەلەن هەر ماڵی کوردی نییە کە ئینشقاقی تێکەوتۆ کرد بووە ینی مەسەڵ سونیەکانی جوان خۆی کە من لەو کاتۆ بۆ جەنابەت بازەکەم لیستی خەمیس خەنجەر و حەلبوسی کێشەی گەورەیتیا بوو دوای هەڵبژاردنەکان بەڵام لەسەر دەستی عەرەبستانی سعودی و تورکیا و ئیمارات یەکیان خستن کە مەسەلەن خەمیس خەنجەر و هێزەکەی خۆیان کاندید نەکەن ڕێکەوتن لێەوە شیعەکانی ژەوی کە جەنابشت باس کرد گەورەترین تەکەتولی شیعی کە ڕەوتی سەدرە جیابۆتەوە لە ماڵی شیعیش کێشەی تێکەوتووە بە نەزەری منێکیانەوەی کەوتم ئەمە ئەجێندایەکی دەرەکی لە پشتەوەیە لە هەمان کاتە ڕەنگە عەرەبی شیعە و سوننا لە حاڵدا بتوانن لەسەر زۆر شت ڕێک بکەون لانی کەم بەرامبەر بە مەسەلەی نەتەوەی بەرامبەر بە کورد بەڵام پێم وایە یەکێتی و پارتی ناتوانن بەبێ مەسەلەی نەتەوەی دیفاع بکەن لە کەیسەکەی خۆیان و مۆزوعێک کە بۆیان گرنگە هەرێمی کوردستان و مەسەلەی نەتەوەییەوە مەسەلەی خەڵکە بۆیە دابەشبوونیان بیانەوە نیانەوە کاریگەری نێگەتیڤە بێ بەڵام قسەکەوەیە کە لە ڕاستیە واقعیتەکەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئەم تەوافق و تەوازنەی تێکدا بە چوونەپاڵی لیستی حەلبوسی و سەدر ئەمە خراپ بوو و ماڵی کوردی تێکداوە بۆیە بە نەزەری من ئەوەیە کە گرفتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەبوو نەچوونە ناو هیچ کام لەو هاوپەیمانێتیانەوە نە ئەمام بچنە ناو هاوپەیمانێتەوە نە یەکێتی نیشتیمانی کوردستانی لە هاوپەیمانێتی تر بووە
ئەتوانی مەسەلەن بەیەکەوە دانیشن و ئەو کورسیانەی ئەو 64 کورسی ئێوان هەیەە ئەتوانی بەڕاستی دەورونەخشی زۆری هەبێ و بتوان سەر کۆماریش دەرچێنن و بتوانن ئیمتیازی زۆرتریش دەن. بەهەرحاڵ ئێستا ئەم مەوزوعە یەکلا نەبووەتەوە بە نەزەری من هێشتا چەند کاتژمێرێکی زۆری لەبەردەما ماوە کە بتوانێ بەشێک لە کێشەکان یەکلاکاتەوە. لانی کەمیشێتی پارتی ئەگەر لە ئێستاە لەسەر پۆستی سەرە کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەون ڕەنگە بەشێک لە خلافەکان کۆتایی پێبێ و ئەگەر نا هەر نەتیجەیەکی سەرە کۆمار لە داهاتوو کە ڕۆدا کاریگەری خراپیشی لەسەر هەرێمی کوردستانە بێەوە و ئێمە ڕەنگە بێتە هۆی شێوی و پسڕانی تەوافق لە نێوان نیشتێتی و پارتی کە ئەمە بە زەرەری هەرێمی کوردستان و ڕەنگە بەخواستی شیعەکان و سوننەکان و وڵاتانی منتەقەکەش بێت. بەڵام هێشتا ئەو قوتم هێشتا کارت و فشار و دەستێوەردانی وڵاتانی منتەقەکە بەردەوامە بۆی کە هەر یەکەیان بتوانێت لانی کەم بەرژەوەندەکانی خۆی زۆرتر بپارێزێ. ئایا قسەکەوەی ئایا ئەو پاشەکشەی کە کۆماری ئیسلامی ئێران و شیعەکان کردویانە دەتوانن جێپی خۆیانی تێدا بکەنەوە جارێکی تر و بەتایبەتی لە برنەوەی پۆستی سەرە کۆمار و لە بەشداری پێکردنی هاوپەیمانی تەنسیقی مالیکی و عامری و ئەمانە ئایەتوان ئەمانە بێنە ناو ئەو حکوومەتەی زۆرینەوە و ئایا ئەتوان ڕۆڵیان هەبێ و بەشدار بنیا پەراوێز ئەخرێن و دیوەکەی تریشی ئەوەیە ئەو هاوپەیمانەتی سێقۆڵی پێک هاتووە ئەمانە پەراوێزەخە کە بە نەزەری من ئەمانە ئەگەر لە ئێستا چارەسەرێکی بۆ نەدرۆزێتەوە نە پەرلەمان نەتوانێت سەرکەوتوو بێ نە سەرۆک کۆمار و نە حکوومەتی داهاتووش دەتوانێت عێراق بەڕێوە بەرێوە دوور نییە ڕوبەڕووی شەڕێکی ناوخۆ و شەڕێکی تایفی و مەزهەبی نەبێتەوە بە تایبەتی کە ئەوازانم کە شیعەکانی هەشتی شعبی و گروپە جۆرەکانیان هەرگیز بەوە ڕازی نابن کە عێراق تەسلیمی جۆرێکی تر لە سیستەمی سیاسی و هاوپەیمانەتی بکەن کە بەرژەوەندەکانیان نەخاتە مەترسیەوە. بۆیە بە نەزەری من ڕەنگە ئەگەر مەسەلەن بە منطق و عاقلانی بیر لە چارەسەری ئەم کێشان نەکرێتەوە عێراق بەرەو شەڕێکی ناوخۆیی بەرەو لە دەستدانی ئەوەیشی کە هەیە بیبە. دەوری هێزەکانی تری هەرێمی کوردستان لەم کێشە چۆنە؟ هەروەکە زانی ئەوانیش بڕێک نوێنەریان هەیە هەم بکوونەوەی نوێ و بڕێک لە هێزەکانی تر تەقەن زۆر نین بەڵام ئەوان چ دەورێکیان هەیە ئەوان چ لایەنێکیان هەیە؟ بەڵێ ویستم بڵێم لە جگە لەو هێزە کە 176 کورسیان هەیە و هاوپەیمانەتی تەنسیقکەنەوە 6 کورسی هەیە 42 کورسی لە ناو پەرلەمانی عێراقا سەربەخۆن ینی مەسەلەن لە پاڵ مالیچین لە پاڵ سەدرن 42 کورسی وەلە هەرێمی کوردستانیش نەوەی نوێیە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و هەموو ئەمانە کورسیان هەیە بێگومان دەورونەخشی خۆیان هەیە بە تایبەتی کە هێشتا ساغ نەبووەتەوە بەڕاستی ئەم هێزانە مەسەلەن لە پرسی کاندیدکردنە چۆن مامەڵاکەن. بەڵام کاک محێ لە عێراقا واقعەتێک خولقاوە کە بەداخەوە بڵێم کە ئەم پرسە سیاسیانە کە دێنە پێشەوە سەرۆک کۆمارە سەرۆک وەزیرانە و سەرۆکی پەرلەمان و تەنانەت وەزیرەکان و هەندێک جار دابەزێ بۆ بەڕێوەبەرێک گشتەکانیش پارە تەحەکومی پێوەکە بەداخەوە یعنی مامەڵەی بازرگانی ئەکرێ بەم پۆستانەوە و لیستێک 5 کورسی هەیە مەسەلەن بەبێ پارە دەنگ نادا وەالحاصل مەبدەئێک و ئیدۆلۆژیەک لە پشتیەوە نییە پارە تەحەکومی پێوەکە و دەورونەخشە جێڕێکە بەداخەوە ئەمە یەکە عێراق ناتوانێت بکەوێتە سەسکەی خۆیەوە ناتوانێت پرۆسەیەکی دیموکراسی تێپەڕێنێ و عەدالەت و یەکسانی و مافی خەڵک و ئینتیما عێراقێکی ئارام بێ کە بەشێکی زۆر جگەلەوەی کە بۆ خۆتان شایەدی ئەوەن بە $100 ملیار دۆلار لە عێراقا دزرا و گەندەڵی هەیە و ئەم پرۆسە سیاسیە میشە بۆ شوێ بەڕێوەچێت بەداخەوە بەهۆی خلافی نێوانی شێتی پارتیۆ هێزە بچووکانی کە لە کوردستانن کورسیەکانیان کەمە هێشتا بەڕەسمی خۆیان بەیان نەکردووە مەسەن ئایا دەنگەدەن بە شیعە نایدەن بەڵام بە نەزەری من کەم نییە کورسیەکانیان کەم نییە و چەند کورسیەک لای بکاتەوە
مەسەلەی پرسیار کۆماری چەند کورسیەک لە خۆی پرۆسەکاتوانە دەور و نەخشیە بێ بۆ یەکلاکردنەوە بەڵام بە نەزەری منەوەیە کە لیستە گەورەکان و تەحالفە گەورەکان دەتوانن ئەم پرسە یەکلاکەنەوە بەڵام لە حاڵدا ئەوەندەی من بزانم بەشێکی زۆر لەم هێزە سیاسیانە نزیکن لە یەکێتی نیشتیمانی کوردستانیەوە و لە هەڵبژاردننی پێشوشە بە جۆرە لە جۆرەکان هەماهەنگی هەبووە لە نێوانی یەکێتی نیشتیمانی بە تایبەتی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بستنەوەی گۆڕان کە بەداخەوە هیچ کورسێکی نێناوە بەڵام هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و کەم و زۆر دەور و نەخشی خۆی هەیە لە عێراق هێشتا. دوایین پرسیارم مەسەلەی کۆمەلگایە خەڵک لەم کێشانە دەوریان چەندێکەیە ئایا ئەوان دانیشتوون چاو لە ڕووداوەکانی عێراقەکەن و بدان کێ بێ بە سەرۆکۆمار و کێ بێ بە سەرۆکوەزیران و یاکو فڵانە وەزیر دانرێت و ئەمان لەم کێشا دەوریان چۆنە ئەزانین پێش لە کۆڕۆنا ساحەی سیاسی عێراق کەوتە بەردەم ناڕزایەتی زۆر کە هەم لە مەیانی تەحریری عێراق کۆبوونەوە هەم لە جنوب هەروەتر و ئەوان پیشانیشیاندا کە زۆر هەست بەوە ناکەن کە هێزەکانی دەرەکی بێن لەم ئاڵوگۆڕەدا دەخاڵت بکەن و دەستی تێوەردەن هەر بۆ بۆنەوە بینیمان کە باڵێزخانەی ئێران لە بەسرەیان سووتاند و چەند شتی لەو بابەتەوە کرا مەبەستەوەیە کە خەڵک ئێستا لە چه وەزیەتێکان یا هەر خەریکی چاوکردن لە ئەو وەزیەتن ئەو سناریۆن وا لە ئارادایە خۆی حقیقەتەن ئەگە ئەو 42 کورسی من باسم کرد بەشێکی زۆری نوێنەرایەتی خۆپیشاندەرەکانن نوێنەری خۆپیشاندانەکانن هاتوونە ناو پەرلەمان و ئەوانیش بە نەزەری من کەوتونەتە ناو ئەو مەعمەعەوە کە لە عێراقا بەڕێوە ئەچێ بەڵام لەگەڵەوەشە ئێمە شایدیەوەین کە خەڵک خوازیاری ئەوەیە کە هەرچی چۆنێکە ئەم پرۆسە سیاسیە بە ئاکامگا و بتوانێت عێراقێکی ئارام بخڵقێ و بتوانێت خزمەتگوزاری بەردەوام بێ عەدالەت بەردەوام بێ کارەبا بەردەوام بێ بەڵام بە نەزەری من داخوازیەکانی خەڵک ینی پێ ناچێت جێبەجێ بێ بەوەی ئەم کێشە و خلافانەوە و لەگەڵەوەشە من پێم وایە ئەگەر لە خراپترین حاڵەتە ئەوەی کەوتم کوتم ڕەنگە بارودۆخی عێراق بەم کێشە ململانیانەوە بەردەوامی بچێتە ناو شەڕێکی ناوخۆییەوە واگەرەمەش ڕوونەدا بە نەزەری من خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتی خەڵک بەردەوامە بێ بۆ خواستەکانیان بۆ مافەکانیان و کار محیانی مەسەرەن لە 2014 بۆ 18 لە 18 بۆ 21 کە بەردەوام پرۆسی سیاسی و هەڵبژاردن لە عێراقا ڕوویداوە هیچ شتێک لە وەزعژیانی گوزەرانی خەڵکی عێراق باشتر نەبووە دزی زۆرتر بۆ ناشەفافی گەندەڵی و بێکارەبایی بێئاوی و کوشتن لەسەر عومەر و عەینای عومەر و عەلی حوسێن و حەسەن و شیعە و سونە و مەسەلەن شارێکی وەکو بەسرە کە یعنی یەکێکە لە جەمسەرگرنگەکانی عێراق بۆ سەر دەریا و بەشێکی زۆر لە نەوتی فرۆشاری عێراق لە بەسرا ڕوا بۆ دەرەوە لە کەمترین و بچووکترین خزمەتگوزاری بێبەشە کەمترین مافی هەیە و بە نەزەری من ئەو خۆپیشاندانانە لە داهاتووە بەردەوامە بێ و ڕەنگە سەر کێشێ بۆ ڕووداوی خراپتر لەوەی کە هەیە و بە نەزەری من لەسەر و ئەو دوو خاڵە نێگەتیڤەشەوە کە باسم کرد خاڵێکتری مەترسیدار ئەوەیە کە وەکوتم ئەو بارودۆخی کە لە غوێران و حەسەکە ڕوویدا دیسان لە ئیماراتەوە دارەژابوو پەیوەندی بە بارودۆخی عێراقیشەوە هەیە ئازادکردنی ئەو زیندانیانە بەشیشی بۆ بوو کە بارودۆخی عێراق بشێنن بۆیە مێ بڵێم داعش لەسەر سنوورەکانە و پشتیوانی یەکرێ بۆ دەخالەتکردن و شار و هێرش بۆ سەر عێراق و لانی کەم بۆ گرتنەوەی چەند شارێک و بتوانێت ئاژاوی زۆرتر بنێتەوە بە نظری من عێراق لە بەردەم مەترسی و کارەساتی گەورەیە کە هەرگیز بەم زوانە چاوەڕوانیەوەی لێ ناکرێت کە بارودۆخەکەی باشتر بێ و بچێتە سەر سکە و خەڵکی عێراق بە ئاشتی و ئارامی بژین بەداخەوە کە هیوادارم وانە بێت بەڵام چ دەخالەتی وڵاتانی منتەقەکە چ بێ دەربەستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و چێ ناتەبایی و ناهۆمۆجینی نێوان هێزە سیاسی شیعە و سوننەکان و هێزەکانی تریش وای کردووە کە عێراق بەداخەوە
بەردەوام فۆکەسی میدیای لەسەر بێ کە بە بارودۆخی خراپ هاتیە پەڕێ بەداخەوە کە پرۆسی سیاسی لە بە زۆرشێکی زۆر لە وڵاتانی دنیای دیموکراسی بە ئاسانی بەڕێوەچێەوە قابلیەوەی دوا بکەوێ بەڵام قابلی ئەو هەموو سەودا و مامەڵێ و دەستی وەردان و دەخالەت و تایفی و مەسهەبگەرایی و گروپی چەکدار و ئەوە نییە بەداخەوەکە هیچ فۆرمێک و شێواز و سیمایەکی دەوڵەتێکی بەقوت و بنیادنەر و دەوڵەتێکی ئەکتیوی پێوە نیە عێراق چاڕوانی بە نظری مشتی باشی لە ناکرێ و ئەم ڕووداوانەی کە پێشیا تێپەڕین پێمان دەڵێن کە بەڕاستی خودی هێزە سیاسیەکانیش نازانن داهات عێراق بەرەو چیەوە. بەڵێ کاکەنوەر پرسیارێکی ترم نەماوە گەرێ نوکتەیەکەیە کە لە بیرتان سوێ یا شوێنێکەیە کە باسمان لێ نەکردویان لە خزمەت. وەڵام من سپاسی جەناب دەکەم پێم وایە لە چەند ڕۆژی داهاتووە پۆستی سەر و کۆمار بە شکۆی لە شوورەکان کە ڕەنگە چاوەڕوان نەکراو بێ یەکلا بکرێتەوە و پۆستی سەرۆک وەزیرانیشی دێتە پاڵ کە ئەوەش تەسەوڕەکەم بە ئاسانی تێنەپەڕێ پێکێنانی حکوومەت ئاسان تێنەپەڕێ و لەبەرەوە لە حاڵدا هیوادارم بارودۆخێک نەیەکە پێشەوە کە عێراق بگەڕێتەوە خاڵی سفر وەلانی کەم لەمە هێشتا هەیە باشتر بێ و هیوادارم بە تایبەتی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان زۆرتر هەست بەم مەترسیانە بکەن مەترسی و دەخالەتی وڵاتانی منتەقەکە و دەخالەتی یەکگرتوویی شیعە و سوننە بەرامبەر بەخواستی خەڵکی کوردستان کە لە دوجاردا هەمیشان مەترسین و مەترسیەکانی سەر سنووری داعش و ئەو ئاڵۆزیانی کە لە کۆی منتەقەکە هەیە لە ئەفغانستانەوە تا ئەگاتە تورکیا سووریا و لە ئەفغانستان و دەوروبەرمان بێگومان هەمووانە کاریگەری نێگەتیفی هیوادارم ئەوە لەبەر چاوبگرن کە مەترسی گەورە لەسەر کورد بەگشتی لە ناوچەکە و بەتایبەتی لە سەهەرێنی کوردستان و ڕۆژاوای کوردستانیش هەیە. زۆر سپاس کاکەنوەرگیان بۆ بەژاریتان لەو بەرنامەیەدا هیوادارم بتوانین لە کاتێکی تێشدا حتمەن ئیستفادە بکەین لە بیر و بۆچوونەکانتان و زۆر سپاس. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنامەیە هەتا و دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتە.